والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوشکان و برایانی ڕۆژوان، خۆشحاڵم لە زنجیرەیەکی تر لە زنجیرەکانی بەرنامەی خۆراکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە خزمەتتان ناشا دەبین. لە حەڵقەی ئەمڕۆیە باسێکی ڕژێمەکەین. بەتوان پێغەمبەری خوا سەلەم بە بەرنامە و بە سیستەم نانی خواردووە، بەڵام شتێک هەیە لە کوردەواریە ئەڵێ توخوا تۆزە نان بخۆ، دعوت بە لێ بەخوا من خەریکی ڕێجیمم. با بزانین ڕێجیم یعنی چی؟ یعنی ڕژێم، یعنی بەرنامە. کابرا وازانێ زۆر مسەقەفەکە ئەڵێ بخوا من ڕێجیمەکەم، بەڵام ئاگای لێ نییە کە ڕێجیم پێشەوەی کە ئەو دایبێنێ، پێشەوەی کە ئەو بیکە، پێش ئەوەی کە ئەو زۆرخۆری بکا و لە زۆرخۆریە بێتە سەر ئەو قەناعەتەی کەیترە بێ لەمەوە دوا دەست بگرێتەوە کەم بخوا. 1400 ساڵ لەمەوە پێش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو پەڕی تەخت و عەرش و دەسەڵاتی خۆیان ئەمی تەطبیق کردووە، نەک بەسەر خۆیان بەسەر سەحابەکانیشیان. کەواتە ڕێجیم یعنی ڕژێم، یعنی نیزام، یعنی بەرنامە، یعنی تۆ بە بەرنامەشت بخۆی. بابزانین ئەم بەرنامەی لە خواردنی ئێمە هەیە؟ بەتاکید نە، بەڵام بابزانین لە خواردنی پێغەمبەری خۆیان هەبووە صلی الله علیه و سلم. ئەساسی ڕێجیمی ئیسلامی چییە؟ ئەوەیە کە خۆت پارێزی لە خواردنی چەور، کۆلیسترۆڵ، ترایگلیسراید، ئەو خواردانی کە مشەبعن بە چەوری، ئەوانی کە عەرزمان کردن پێوتێ فاست فود. دووەم، ڕیاضەیەک و وەرزشێک و جوڵەیەکت هەبێ، هەر ناوێکی لێ ئەنیت، ناوێنی جوڵە، ناوێنی ڕۆیشتن، ناوێنی سێران، ناوێنی سەردان، ناوێنی مزگەوت، ناوێنی تەراویح، ناوێنەی لەیلەتوڵ قەدر، گرنگەوەیە جوڵەیەکت هەبێ، هەستانێکت هەبێ، قیام اللەیل، گرنگەوەیە بجوڵیتەوە. ئەمە پێوترێ وەرزش، کە ئەمە هەمووی ئەو تاقەی کە لەشدا کۆبێتەوە سەرفێکە. پێشەوەی کە بنیشێ بەکارێهێنیت و لە ماسوولکەکانە جارێکی تر کۆیەکەیتەوە سەرفێکەی، چووکە هەموو جوڵەیەکی ماسوولکە پێویستی بە تاقەیە. خواردنی تەندروست خۆشەویستەکانم، خواردنی ڕێژیم لەوەیە خۆی بینێتەوە کەمترین ڕێژەی خواردنی پێویست بخۆیت، بەبێ ئەوەی کە بێڵی لە سنوور دەرچێت و سنوور ببەزێنێت و لە ناو بۆریەکانی خوێن تا کەڵەکە بێت، ئەنجاو کاتە جەڵتە و زەبحە و شەلەل و نەخۆشی دڵ و کێشەکانی ترە بۆ دروستکە. نیێڵی بێ بە زەخت، نیێڵی بێ بە شەکرە، ئەمە هونەرە. بۆیە ڕێژیمی ئیسلامی لەمەیە خۆیە بینێتەوە کە هەموو ئەو خواردنانی کە حەڵاڵن بیخۆیت، خواردنێکی زیان بەخش نەخۆی، وەکە خواردنێکی حەڵاڵ و سوود بەخشیشە خۆیت، لە سنوورا بیپارێزی و نەیەڵیت لە سنووری پێداویستی لاشە دەرچێ، چونکە ساڕێژەکە کە ساڕێژی کرد ئەنیشێ، کە نیشت ئەم جارە بۆ هەڵناکەندێ. کابرا لە تووشی زەخت بوو، ئەڵێ تووشی شەکرە بووم، ئەڵێ تووشی زەبحە بووم، قەستەرم بۆ کراوە، وەڵا دەماریان بۆ چاندوم. بەڵێ هەموو ئەمانە لە ڕێیە، خوای گەورە پەنای ئێمە و هەموو ڕۆژەوانان و هەموو موسڵمانان بە. جارێکن کابرای هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی شیری بۆ بێن، شیریان بۆ هێنا خواردی. کابرایەکی کافر، وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله. شیری مەڕێکی خوارد، شیری دوو مەڕیان بۆ هێنا خواردی، سێیان بۆ هێنا خواردی تا حەوت. شەولێک خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مایەوە، بەیانی موسڵمان بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی شیری بۆ بێن، شیرێکیان بۆ هێنا خواردی، شیری دووەمی تەواو نەکرد. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی المؤمن أو المسلم يأكل في معين واحد والكافر يأكل في 7 أمعاء. مسلمان بيك معيد أخوا، بيك ريخوال أخوا، يك دانتي أكا يك دانا بركة، بلام كافر 7 دانا بركة، 7 دفر. بو شكو تشاو شنوكا أما بركة أو اشتيكا أو اشتيكا، هر لكوا هر لنبو هر تيرم نخوار هر لبينن تير نخوا. بەڵام مسلمان لێ الحەمدولله، کەوتی الحەمدولله، دەستی بڕیش هێناو، بە سنگیا هێناو، هاتە سەرسکی و ئەگە تێریش نەبوو بێ دەستی ماندوو لە سەرسکی تێرە، هەز بە تێریەکە. ئەگەر هەر تێریش نەبوو
پێغەمبەر ئاسا و سەحابە ئاسا عومەر و ئەبوو بەکر ئاسا بەردێکی لێ ئەبەستێ بۆ ئەوەی کە پشتی ڕاست بێتەوە بۆی کە هەست بە برسێتی نەکە. ئەمە ڕەجیمی ئیسلامیە خۆشەویستەکەم ئەگەر تا ئێستاکەنەوە بیستووە ئەوەی کە خەڵکی ترەیکا خەڵک تێر ناخوا کابرا بینیت ڕێجیمێ تەطبیقەکە خواردن ناخوا ئەلە وڵا کاک توژان من مەعیدەم یاوێت تێژان بۆ وڵا ڕێجیمەکەم و ئێستاکەنە سنتەرێکیش کراوەتەوە هەموو شەوێکیان هەموو بیانێکم ڕازشی لە یەکەم وەختێکە زانم ئەلەم بڕۆ 6 مانگی تر وەرە فاسێکی ترم بۆ بکە هاتوتۆ دوو قاتی ئەو سای گۆشتی گرتووە تمەس هەر چیەکی ئەو ماوەیە نەخوارد و لە خۆی گرتوتەوە ئەنجارە هەر هەمووی قەرەبووە کاتەوە بە قەزا هەمیە جێڕێتەوە دوو ئەو نەخۆی قەڵەوەکە بۆ چونکە لە قەناعەتەوە نییە خۆی بەرامبەر خواردنەکە ئەو نە زەعیفە خۆی پێناگیرێ هەراوە سەیری ئەماکە و سەیری ئەوواکە و جارێ دوان جارێوتی بخوا گۆژ ناخۆم دوو جاروتی بخوا چۆری ناخۆم سێ جاروتی بخوا کەبابەکە لابن چوار جاروتی بخوا سەر و پێ دوکتۆ لێی مەنع کردوم بەخوایەتە جاری چوارەم سنوورەکە ئەشکێ بۆ چکە ئەمە لە ئەسڵی قەناعەتەوە ناتەوە بەس ئەوێ خۆی زەعیفکە چۆن خۆی زەعیفکە بەم شێوەیە چکە ئەمڕۆ خۆ زەعیفکردن مۆدیلە بەیانی ئەگەر قەڵەو بوون بوو بە مۆدیل جا نازانێت چۆن خۆی قەڵەوکە خۆی ئەمە بەڵای ئێمە کاتە ئەمە لە قەناعەت و لە باگراوندێکی عیلمیەوە نەهاتووە ئەمەش دیسانەوە جۆرێکە لە چی ئەمە جۆرێکە لە مۆدیل پەناگرم بەخوا بەڵێ خۆشەویستەکانم ئەوەی کە ئەمڕۆ مەشاهیرەکان تەطبیقێکن هونەرمەند و ئەستێرەکانی گۆرانی و یاری و هونەرمەندەکان و ئەفلام و سینەماکان تەطبیقێکن ئەمڕۆ خەڵکی ئێمە حەزەکات چاو لەوان بکە بەڵام زانەوان چیەکەن لە حەزێکی تەقلیدیان کەی بەحسێکی بەریتانیا ئەڵێ هونەرمەندەکان و ئەکتەرەکان و مەشاهیرەکانی ئێمە لە هەموو هەفتەیەکە دوو ڕۆژ خۆیان لە خواردن ئەکێشنەوە تەنها خواردنێک ئەخۆن تەنها 500 سیعرەی حەراری هەبێ واتە بە کولە مەرگی بەشیانەکا و بەشیان ناکا بەشیشیان ناکا ئەمە ئەو دوو ڕۆژەیەکە ئێمە پێیاڵین دوو ڕۆژ لە هەفتەیەکە بەڕۆژوو جا ئەوانیش بە غەریبتر لەمە ئەڵێن دوو ڕۆژەکەش نابێ بەدەم یەکەوە بێ دوور بێ لە یەکتری سوبحان الله ئێمە بە ئەسەحتر ئەڵێن دوو شەمان و پێنجشەمان بڕۆژوو یعنی کوڕی باوکم لە جاتەیەک کە خۆ بە ڕێژیمەکەوە مەشغوڵ کردووە خۆ بە ڕژێمێکەوە مەشغوڵ کردووە خۆت بەستوێتەوە بەم شتانەوە باشە بۆ خۆ عەزێت نایبی بە ڕۆژووبی هەر ئەو نە هیچی ترم لە تۆ ناوێت بەس ئەو نەبەیە بە ڕۆژوو بە بەس هیچی تر ئەو ڕۆژووە کە ئەجر و پاداشی لەخوا داواکەی و ئەوەی کە لە تەندروستی و سەحەتایە بۆ دێتە دی ئەمە ئەولاترە یان تەنها لەبەر هۆکارێکی دنیای و مۆدێلات و چاولێکەری خۆت لە کۆمەڵە مەلەزاتی دنیا بکێشیتەوە بۆیە ئیسلام ئەمەی حەل کردوویان نا ڕێجیم پێتەڵێ لە ڕۆژێکە ئەو نەنانە خۆیت ئەو نە کەوچک برنجە خۆیت ئەگە برنجی تیابێ ڕێجیمەکە هێلکەیەک ئەو نە گۆشتی ماسی ئەو نەمیوە ئەو نە سەوزە ئیسلام ئەم تەحدیدەی کردووە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم كان يصبح ب7 تمرات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیانیان کە هەستاوە چی کردووە 7 دەنگ خورمای خواردووە ئەمڕۆ 7 خواردووە بەیانی 4 خواردووە دوو بەیانی 10 خواردووە توێتی هەموو بەیانیە 7 دەنگ خورما ئەی بۆ هەژ نەبێ بێ ڕێجیمەکە وایە بەرنامەکە وایە بێ 7 یعنی 7 ئاگاتان لێ بێ 7ەکە لە فەراغەوە نهاتووە چونکە سیستمەکە وایە بێ 7 دەنگ خورما خوای چیە لە 1400 ساڵا بیری لەوە کردووە عەدەدی خورما دیاری کا بە 7 نەخێر لە حەدیثێکی تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لا تقارنوا یعنی چی یعنی دوو بەیەکەوە شت مەخۆن ئەم خواردنەی کە ئیخۆیت تێ چێژی لێ بکەی خورمایەکە نوقڵێکە دانە دانە بێخەرەدەمتەوە دوو مەی خەرەدەمتەوە ئیلا مەگەر خاوەن ماڵەکە ئیزنە بە
ئەمە عەزەمەتی دینەکەی ئێمەیە نەک لە حەوتە عەدەدی دیاری کردووە لە دووشە عەدەدی دیاری کردووە بەڵێ اقتصادی کە ڕێجیم کە دوانەکە پێکەوە مخۆ یەکێک ئەگە تێرە پێ خوارد مەیکە بە دوو یەکەکە بێڵە بۆ یەکێکی تر سبحان الله چیتر بڵین بڵین وصلى الله على أو بحري نور علم وعرفانه كدركي غوري ناكا غير علم الله سبحانه والسلام عليكم ورحمة الله وبركاته